زۆر جار باز دەکەن دەڵێن دکتۆرانی پسپۆڕی مێشک و دەمار عەسەبینە. پێم خۆشە بزانم جەنابەت لەو عەسەبیانە یان دیارە بۆ دەبێ لەوانێ من نەتوانم وەک چۆن دەڵێ پێناسی خۆم کەم ئەوانە، بەڵام ئەو کەسانی کە وەک چۆن دەڵێ کۆنتاکت و بەرکەوتنیان لەگەڵ مندا هەیە، من بەوە ناسرام کەسێکی نەرم و لەسەر خۆمە زۆر کەم تووڕە دەبم، تەنانەت لە ماڵەوەش کەمتر تووڕەبوون و ئەوەمدایە. دیارەوە سروشتی خۆم وایە، عنی خوامنی وا دروست کردووە. بەڵام دەکرێت ئەو بابەتی تووڕەبوون یاخود عەسەبێتی پسپۆڕانی مێشک و دەمار یاخود پسپۆڕانی دەرونی لەوانەیە پەیوەندی بە ئەو فشارە زۆرەی کە لە سەریانە بۆ نمونە ئەو نەخۆشانە عادەتەن ئەو نەخۆشانە باری دەرونیان لەوانەیە جێگیر نەبێ، فشارێکی زۆریان لەسرە، دەکرێت بەو شێوازە تووشی حاڵەتەکە بن. و ئەمەش لە کەسێکە بوو کەسکە جیاوازە لە ناو هەموو چین و توێژێکدا خەڵکی تووڕە هەیە و خەڵکی ئارام هەیە، ئەمە بێگومان ڕێژەیە. سەبارەت بەوەی ئایا تووڕەبوون کاریگەری هەیە لە سەرێشە هەروەکو لە سەرەتا تێکچوونی باری دەرونی و تووڕەبوون و شڵەژان بێگومان هۆکارێکی گرنگە بۆ دروستبوونی ژانە سەر، چونکە گۆڕانکاری لە پێکهاتە و یاخود دەردراوەکانی مێشک دەکات و ئەمەش کاریگەری لەسەر بۆڕیانە یاخود ئەو میکانیزمی کە شەقیقە دروست دەکات. بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاری ئەو کەسانە دەکەین کە زوو هەڵدەچن یاخود زوو تووڕە دەبن، هەوڵدەن خۆیان ڕابێنن یاخود بە شێوازێک مامەڵە بکەن کە کەمترین تووڕەبوونیان پێوە دیار بێت، چونکە جگە لە وەی کە لایەنە کۆمەڵایەتێکە و لایەنە مرۆڤایەتی و لایەنە تەندروستەکەی بێگومان لایەنی شەقیقەش دەکرێت بە هۆکارێکی زیادبوونی ئازاری شەقیق